سڵاوتان لێبێت لەسەر ڕووداوەکەی سێ ئەم مانگە واتە ڕۆژی هەینی بەرنمەیەکی تایبەتم دەبێت لەگەڵ کەسوکاری قوربانیەکان و لایەنە پەیوەندیدارەکان و تەنانەت تیمی فریاگوزاریش کە بەدەم قوربانیەکانەوە ڕۆیشتن دەمانەوێت لەم بەرنامەدا تۆی بینەر تۆی هاوڵاتی زیاتر ڕێنماییەکانی لایەنە پەیوەندیدارەکان و کەشناسان بە هەند وەربگری لە کاتێکدا کە هۆشداریاندا لەسەر ناجێگیری کەشوهەوا ئەوان پابەت من و کاری زۆر پێویست نەبێ نێنە دەرەوە لە ماڵەکانیاندا لەگەڵماندا بن و چیرۆکە نەبیستراوەکان ببیستن. فریامان بکەون لە دەربەن مەسووران. ئەمە کۆتا پەیامی سەرۆکی گروپی شاخەوانی سەرگرمە بوو پێش لە دەستدانی 4 ئەندامی گروپەکەی بەهۆی ڕووداوێکی نەخوازراوە. دیمەنی چیا و ناوچە شاخاویەکەیە کە شاخەوانەکان داوای هاوکاری و بەهاناوەچوونی لایەنە پەیوەندیدارەکان و خێرخوازانیان کرد. دوای گەیشتنی تیمەکان بە شوێنی ڕووداوەکە هەرزوو تەرمی 4 شاخەوان دۆزرایەوە و 8 شاخەوانی دیکەش ڕزگار کرا. ئەمە گەیشتنی 4 تەرمی شاخەوانەکانە لە ناوچەی قەرەدا کە بە مەبەستی شاخەوانی سەردانی ئەو ناوچەیان کردبوو بەڵام بەداخەوە بەهۆی نەگونجاوی کەشوهەوا و نادەباری کەشوهەواوە بە تەوژمی ئاو کەوتون و بەهۆی تەوژمی ئاوەکەشەوە بەر قەتپاڵ و بەرد و شاخەکە کەوتونەوە بەو هۆیەوە گیانیان ڕێزداوە وەکو بەشێک لە هاوڕێکانیان باسییان لەوە کردووە لە کاتژمێ 11 و ڕووداوەیان بەسەر هاتووە بەڵام ئەتوانین بڵێن درەنگانێکی ئێوارەی ڕۆژی هەینی تیمەکان توانیوانە بە هەناویانەوە بچن وەکو دەبینن لە ئێستادا تیمەکان کە لە 122 فریاکەوتنی سلێمانی پێک هاتوون تەرمەکان دەگەێنە پزیشکی دادی سلێمانی و لە پاشان بە کەسوکاریان دەستپێردرێتەوە وەکو ئەوەی کە کەسوکاریان باسییان کرد بەشێکیان زۆر درەنگزانی ویانە بەهۆی ئەوەی کە ڕووداوەکە ڕووداوێکی نەخوازرا و ڕێگاکەش ڕێگایەکی دوور بۆ زوو هەواڵیان پێ نەگەیشتووە کەکەی ئەو ڕووداوە ڕوویداوە و بەهانایانەوە بچن لەبەرەوە تیمەکان توانین بڵێن بۆ ماوەیەکی زۆر زۆریان پێشووە تا ئەو کاتی توانیویانە بە هەناویانەوە بچن لەگەڵ بەشێکی زۆر لەلایەنە پەیوەندیدارەکانە قسەمان کردووە باسی ئەوە دەکەن کە لەلایەنە پەیوەندیدارەکان وەکو پێویست نەیانتوانیوە زوو بگەنە شوێنی ڕووداوەکە لەبەر دووری شوێنی ڕووداوەکە. کاتژمێر 8 شەوی 3 لەسەر 4 مانگی 5 تەرمەکان گەیشتنەوە پزیشکی دادی سلێمانی بەڵام تا گەیشتنیان ناوی هیچ کوام لە قوربانیەکان بە خانەوادەکانیان نەدرایەوە. سلام علیکم کەسوکاری قوربانیەکانن پێمان بڵێ کەی هەواڵەکەتان بیست وای یەکشتمان بۆ معلوم تەنها ئەوتان بڕۆم بێتەوە کە کەسی ئەوەی ئێستا بۆمان معلوم بۆ کە خۆمان کەسێکی ئەمەیتیایە بۆوانی کەشێک کەسی ئەمە فەرقی چییە بەڵ ئێستا بۆمان معلوم بۆ خەڵکی کەسێکی خۆمانیتیایە لە سعات چەند هەواڵەکەتان پێگەی سعات 2 خزم و کەس زانیوێتی بازێک دوای لە عیلەکەیان پرسیوە وتوانە بۆ دەرمەنخان چۆ جارێکیان دوای عیلەکەی توینەوەڵا بۆ خەرایەخ چوو تا ئێستا بۆتان معلوم بۆ کە کێ بۆتە قوربان بۆمان معلوم بوو ئەکیتەوە یەکیانی عیدی ئێمە خۆوانی کەشەر کەسوکاری ئێمن بەس ئەوی کەشە عیدی ئێمەیە ئاگەم لێ شتێنە ئێستا هاتمەتە لێ بەڵێ تەنها هەواڵەکەتان بیست هەواڵەکەمان بیست ئێستا ئێمە هاتوین لێرە وتیان هەرشیان گوتیای نێ بەس ئێستا کە هاتی نێرە وتیان تایەتی ئێستا ینی ئێستا پێتان وترا یەکێ لە قوربانیەکانی نێمێ بەڵێ کاری و پیشەی شاخەوانی بووە وەڵی شاخوانی بوو ئیشی کاسبین خۆشیەکرد لە نەو بازاڕەوە تەکسی پێ بۆ خەریکی ئیشی تەکسی بلۆداکە شاخوانیشی نەشم زانیوە تا ئێستا کاری شاخوانی کردووە تا ئەم وارانە بگوتیانە کاری شاخوانی کرد.
چوونە ئەوێ چیتان بینی چیتان کرد ڕووداوەکە چۆن بوو هەندێک ئەم ڕووداوە ئەمە خۆمان وەکو تیمی فریاکەوتنی تۆڕی شاخوانی کوردستان منوەکو بەرپرسێکی تیمی فریاکەوتنی تۆڕەکە دوو ڕۆژە بە دوای کەسێکی ون بووە گەڕێن هەر لەو منتیقەیە دوێنێ و ئەمڕۆتانی ئەوڕۆ زۆر بە دوایە گەڕین و بەڵام تێرەوە بوو نەمانتوانێت حاصڵیکەین لەبەر بارانێکی زۆر و هەچەنە بە هاوکاری GPS-ی برادرانی ئاسایش و ئاساسیڵەوە ئەمە نەمانتوانێت ئەو کەسە ون بۆکە کە 74 ساڵ لە تەمەنێتی نەمانتوانێت حاصلەکەین بەس ئاگامان لە باران و تۆفانەکەی ئەو منتیقەیە بوو گەڕێنەوە بۆ سلێمانی گەیشتینەوە سلێمانی لە هەمان کاتیشە ئەو گروپە ئەو تیمێکی 12 نەفری بوون گەشتیان کردو بۆ ئاوەسپی دەربن مەسووران لەوێ کە سەعادە گەشتەکە دەست پێەکە و لە حدودی سەعات 2 ئەو ناوەیە ئەو بارانە زۆرە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو دەربەنە کاگاتەوە ئەو دەربەنە تووشی ئەو لافاوە بێ نەفرێکیان ئاوەی با و کە سیانەکە تر پەلاماری ئەیان هاوکاری بکەن دەریکەنەوە ئەو سیانی تریش ئەبات لە بەرزی شەلالێکی تقریبان 12 متریەوە ئانا بە عەرزا و لێوە شەو بۆ چەمەکە ئایان بە هەتا دانەیەکیان 2 کیلۆمەترێک هاتووە سەر جادەکە جەنازەیەکیان جەنازەی دووهەمیان لە ناو بیەکانە بوو دوو جەنازەکەی تریشی لە ناو دەربەنەکەیە بوو کە ئێمە هێنامانەوە نیوەی ڕێگاکەمان بڕی تاکو تەسلیمی برادرانی بەرگریە ئەوەی هێلیکۆپتەرەکە هاتن بەدەنگمانەوە و دوو جەنازەکەمان تەسلیمی ئەو دوو هێلیکۆپتەرە کرد و ئەوانی تەسلیمی ئەمبوڵانسیان کرد دەستخۆجیاوازی هەڵبژاردننی ئەمبوڵانسەکە و هەلیکۆپتەرەکە چی بوو ینی کۆپتەرەکە بۆ ئێمە هەمویان بە کۆپتەر نەبوویان بۆ هەموویەکان بە ئەمبوڵانس نەبوو دانێکیان هەر خۆی تاکو چەمەکەی هێنابوو تاکو لای جادە قیرەکەی هێنابوو دووەم دانان لای بیەکان بوو تا هێلیکۆپتەرەکە تەرمەکان قورس نەبوو نەوەڵا چونکە شوێنەکەتی ئاو هێنابووی لە یەکیان لە پەنابیەکە گیری کرده بوو ئەوان بردە خوارەوە تا ئێمە ئەوان بردەخوا تا ئێمە چوین بۆ دوانەکەی ترمان هێنایە خوارەوە تا ناوەڕاستی ڕێگاکە و تی هێلیکۆپتەر هاو بەدەنگمانەوە تەسلیمی هێلیکۆپتەرەکەمان کرد و شوێنەکە ئەو نەسەخت نەبوو بەڵام تی هێلیکۆپتەرەکان بەڵێ هەکار ئاسانی بوو بۆ ئێمە و دەستیان خۆش بێ ئێمە کەچین باش بوو لە فاوەکە کەمی کردبوو ئاوەکە نیشت بووە بەڵام تەرمەکان لە ناو ئاوەکە و لەژێر لیتە و قوڕ و بەردوشتەکانە بوون چەندێکتان پێچوو تا گەیشتن وە چەندێکتان پێچوو تا تەرمەکانتان دۆزیێ ئێمە ڕێگاکە خۆتان نەزان دوورە ڕێگایەکی دوورە بە سیارەی خۆمان ئەوەی فریا کەوتین یەکەم کرد لە سلێمانیەوە ئێمە گەشتوین 2 سیارە بووین تقریبی بە 45 دقیقە گەشتینە سەر حادیسەکە ئیتر کە چوین لە سەر جاتەکەەوە کە سیارە ڕاگری ئەویش تقریبی 40 دقیقەیەکی وێ تاگەیتە دەربەنەکەەوە ڕێی پێیە ئەوە مەجای سیارەی نییە چوینە سەر تەرمەکان و تر تەرمەکانیش ئاسان بوون دیار بوون دەرهێنانەوە و هێنامان خوارد نابوونەوە کە 4 تەرمە و زیاتر نییە ئەی دواتر چۆن ڕزگارتان کرد ئەوانەی کە ئەلحەمدولیلا سەلامەت خۆی گروپەکە 12 کەس بوون بەداخەوە 4یان گیانی لە دەزا بوو هەشتەکەی کرد لەوێ مۆزود بوون و سەلامەت بوون کێشیان نەبوو یانی تر ئەوان قورس نەبوو ئەوانەی کە لەوێ بوون نایی کێشەیەکیان نەبوو ئەسڵەن بازێکیان هەر نەچبوونە ناو دەربەنەکەەوە بەس بازێکیان دیار بوو تا ئاوەکە نیشت بووە ئەنجا هاتبوونەدە لانی دەرونیان چۆن بکەیەوە چون دۆخیان ئێمە کە چوین بە تاکی تۆ بتەوێ نەتەوێ لە حاڵەتێکی ئاوا و کارەساتێکی ئاوا ناخۆشە هەر ئەڕوخیت و هەر پێ و دیارە حاڵەتی دەرونیان تێکچوو بوو بەداخەوە ئەو ڕووداوایان بەسەرات بوو چەندێک چاوەڕێیان کردبوو تا ئێوە گەیشت بوو ئێمە پێشەوەی کە لێرە هەر لێرە کە دەرچوین پەیوەندیمان کرد بە هەنێ هاوڕێمانەوە لەو گوندانە ئەوانیش ماڵیان ناوە بێ زۆر بە پەلە و بە دەسوبرد هەموو خەڵکی 3 دێ کۆبوونەوە گەشت بوونەوە یەکەم لینی کە دروست بوو لە نێوان ئەوان و خەڵکە بەوێنی تەلەفۆنی بوو یان چۆن بوو بە تەلەفۆن ینی شەبەکە شتیان باش بوو تەلەفۆن یەک کەسیان لە دەرەوە بوو شەبەکەی هەبوو ئەوانەی تریان شەبەکەیان نەبوو تقریبی 40 دقیقە زیاتر پێویست بوو تا ئێمە تاکید بووینەوە کە کارەساتەکە بووە نەبوو گومانتان نەبوو ئەو کەسەی کە لە دەرەوە بوو پەیوەندیە کرد بە ئێمە و شەبەکەی هەبوو ئاگای لە ناوەوە نەبوو
نەرچی بوو تەرمەکان هاتوون و لافاو بوو. ئەی چی بە ئێوە کە تەلەفۆنی کەوتی چی؟ هەوڵدار بە ئێمە دوتی ئێمە تەلەفۆنی کردو بۆ یەک دوو هاوڕێمان وتبووی هەوڵدار بە گریانەوە وتبی فریامان کەون دواتر هەر خۆی تاکید بوونەوتی وەڵا شکور کێشەیەک نییە لە ناوەوەن بەس ئاسی بوون. دواتر ئیتر کاوانەی ناوە ڕزگاریان بوو هاتوونە دەرەوە پێیان ڕاگەیان منی ترێمەش لێرە یەکسەر کە زانیمان کارەساتەکە ڕوویەوە ڕۆشت. لە بەردەم پزیشکی دادم و دەمەوێت یەکێک لە هاوڕێکانی ئەو قوربانیانە وەربگرم و ئەو هاوکارانەی کە لە ئەو دەربەندەی قەزای قەرەداغ بوون دەمەوێت بزانم ئەم ڕووداوەکی ڕوودا و زانیاریەکان لە ئەوان چین. سەرتا باسێکمان لەو بکەن هەواڵەکەتان چۆن زانی و بەپێی زانیاریەکانی ئەوە کەی ئەم ڕووداوە ڕوویان؟ وڵای ئەمە لە دەوروبەری کاتژمێر 3 بوو یعنی هەواڵەکە شتێکی ئەومان بیست خۆشم ڕاستەخۆ بەڕێکەوتم بەرەو متخەیدارە ڕۆژتا لەوێ گەڕامەوە در هاوڕیان وتیان تەرمەکان دۆزرانەوە بەداخەوە چوار لە هاوڕیانی شاخەوانیمانن بەرەو سلێمانی بەڕێکەوتون پێچێت چەند دقیقی تر بگەنێرە. بەپێی زانیاریەکانی ئێمە چەند تیمێک بوون واتە یەک تیم نەبوون؟ دوو تیم بوون ڕێکخراوی شاخەوانی سەرگرمە بوون لەگەڵ دەستەی شاخەوانی لاوانی لووتکە ئەو دوو تیمە بوون بەڵام ئەوەی کە هەبووە و زانیاریمان پێگەیشتووە چوار لەو ئەندامانی هەردوو گروپەکە بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئاوێکی زۆر لێ کۆبووەتەوە لافاو دروست بوو چوار کەسانی ڕاماڵی و تەرمێر چواریان دۆزراوەتەوە. بەپێی ئەو زانیاریان ئێوە هەتان بێ بەهۆی کەشوهەوا بۆ ڕووداوەکە یاخود تەنها بابەتی مەلەکردن بوو لە کاتی مەلەکردنەوەیان لێ؟ نا بەدڵنیاییەوە کەشەوا بوو چکە ئەمڕۆ جەوەکەی سار بووی ئەوە نەبوو مەلە بکرێ بەڵام شوێنەکە تۆزێک تەنگەبەرە ئاوی هەر چوار دەوری مەتەقەکەتیا کۆ بێتەوە دیارە لەو کاتە ئەوەی کە بە ئێمە گەیشتووە 11 بەدواوە لە کاتژمێر 11 بەدواوە ئەم حاڵەتە ڕوویەوە ئاوێکی زۆر کۆبووەتەوە و هاوڕیان ڕێمەن پەیوەندیان بە پەیوەندیان کردووە یاخود شەبەکە هەبووە لەوێ؟ خۆی ئەمڕۆ هەر تیمێکی کەشمان تیمێکی تقریبان 20 کەسیمان لە گەڕام بوومە دوای تەرمی هاوڵاتیە کە لەوێ لە منتەقەی ئەوێ 3 ڕۆژە بوون بووە ئەمان کە گەڕاونەتەوە تر دوای پەیوەندی ساڵات هەبووە دیارەوانیان ئاگادار کردێتەوە بەڵام من بە زەونێک ئاگادارم ساعت 3 عەسر بوو تقریبا هەواڵەکەم بیست لەو کات لە ساعت 11 تا ساعت 3 ئەو کاتە پەیوەندی ئەوەنەی کە هەیە ئەڵێن 11 بەدواوە ئەم حاڵەتە ڕوویەوە ئەم ڕاماڵین و ئەو کاتی کە بارانە زۆرەکە بووە لێ بارانێکی زۆر باریوە لەو کاتەیە لافاو دروست بوو هاوڕێیانی ڕاماڵیەوە. وەکو یەکی لە کەسوکاری قوربانیەکان باسێکی ڕووداوەکەمان بۆ بکەن کە کەی هەواڵەکەتان بێگەیشتەوە ئەمان لەکەیوە چوونەتەوە شاخە؟ براکەمەوە بەیانی سەعات 6 نەبوو ڕۆشتن 5:06 لە ماڵ ڕۆشتە دەرەوە زۆریش پێماون مەڕۆ زۆر بارانەکەی زۆرە مەڕۆ بەکەڵکی شاخەوانی نایە ئەمڕۆ کەچی هەر بەگوێی نەگردین و ڕۆشت ئەوە بوو سەعاتێک نابێ هەواڵەکەمان پێگەیشتووە کە هیوادارم ڕاز نەبێت هەواڵەکە درۆ بێت. لەگەڵ چەند هاوڕێیا بۆ زانیاریتان نییە؟ نەوەڵا زانیاریم لەسەرەوە نییە. لەگەڵ چەند هاوڕێیا ئەوەش نازانن کە چەند هاوڕی لەگەڵا بۆ ساعت چەند لە ماڵ دەچوو؟ وتی 5:30 لەو کاتانەیە لە ماڵ دەرەچم. بۆ کەشوهەواکە باسی ئەوەی نەکەی کە کەشوهەواکە وەک پێویست نییە یان وتی کێشە نییە ئەو بابەتە؟ ئێمە پێمانوت ئەمڕۆ ڕۆژی شاخەوانی نییە کەچی سەرپەرشتی گروەکەیان وتبووی هەر شتێک بێ ئێمە ئەڕۆین کە ئێمە زۆر گلەیژمان لەوە یەکە ئەمانی بۆچی بردووە لە ڕۆژێکی ئاواکە ئەو شاخەوانەکە بێ بزانێکە ئەمڕۆ بە کەڵکی شاخەوانی نایە کە نابێت دەروات ئەنی ئێستا ئەم کارەساتەکە پێش هاتووە هۆکارەکەی و پیاوەیە کە ئاوای لەمان کردووە کە ئەمانی بردووە بۆ شاخەوانی لە ڕۆژێکی ئاوا باراناوی کە بە کەڵکی شاخەوانی نایە تەنانەت بە دەردی بازار ڕۆشتنیش نەیە هاتەم ڕۆکەچی ئاوای لەمان کردووە کە بردووانێ بۆ شاخەوانی. چاوەڕوانی ئەوەن کە تەرمەکەتان ڕادست بێتەوە؟ بەڵێ بەس بزانین کە هەواڵەکە ڕاستە ڕاست نییە ئەوە ئێستا دڵنیاشین کە ئەوەی تەرمی کوڕەکەیەوە نە ڕسمێک دانراوە نە هیچ نازانین ئاگادار نین دایکی ڕۆشتۆ بۆ ئێران لە ئێرانە بەس پیاون تۆ چوار کە زاوای لاتوە ناژڵێن کە ئێستا دایکی لە ئێرانە بەتەمایە بگەڕێتەوە بۆ ئێرە. یانیسا جەنابتان نازانی کە ئەو کەسەی ئێوە بۆتە قوربانی یاخود ناوایە؟ هێشتا هیچ ڕسمێکی بەس ئەڵێن کەسێکی دیایە ناوی داستانە کە منیش پورزاکەم ڕۆژۆ ناوی داستانە بەس ئەوە ئەزانین هیچ ئاگادارێکی کەمان نییە.
وامان نییە لەبارەیانەوە هێشتا نەگەشتوونەتە لای ئەو کەسانی کە لە ڕووداوەکەیە بوون بەڵام خۆی بیستمانە مەجموعەیە شاخوان 12 شاخوان لە گروپی شاخوانی سەرگرما لە ڕێڕەوی مەسۆران بوون لەوێ ڕێڕەویی ئاسنینە تامان ڕێڕەوەکە زۆر بەرزە لافاو بارانێکی زۆر هاتووە ئەبێم 4 نەفەرە لافاو لەگەڵ خۆیان نابردوونی ئێوە وەکو تیمەکان پێم وابێ هۆژایتاندا بوو کە دەرچوون نەکرێ ئەمڕۆ بۆ بابەتی شاخای لەبەر کەشووە ئەم کەشوها هۆکار بوو بۆ ئەو ڕووداوە بەڵێ مەسەلەکە بەس کەشوو هەواکە و بارانەکە بۆ بەڵێ چونکە لافاو بردوونی لەگەڵ خۆیانە. سەردانی پرسەی بەشێک لە قوربانیەکان دەکەم و چیرۆکی ژیانیان دەگێڕمەوە. سەرەتا لە بڕوا عەبدوڵڵا کە ناسراوە بە حەمەلاو دەست پێ دەکەم. حەمەلاوی تەمەن 25 ساڵ بۆ ماوەی 5 ساڵ وە خولیایەک لە ڕۆژانی هەینیدا پیشەی شاخڕەوی ئەنجام داوە. لە ماوەی 2 ساڵی کۆتاییدا تووشی نۆبەی دڵ یاخود جەڵدە دەبێت و بەو هۆیەوە گومانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی لێ دەکرێت. بەڵام وەک باوکی دەڵێ خوددا کوڕەکەمی لەو نەخۆشیە قورسە پاراست بەڵام بەهۆی ئەو ڕووداوەوە بە شەکەی خۆی بردەوە بۆ لای خۆی. ڕووداوەکە دوێنەیە کاتە 5 چۆتە دەرەوە لەگە گروپێکە من خۆم لە ماڵۆ نەبووم وەکو جارانی تر و هەموو زۆربەی جمعەکان ڕۆیشتووە گەشتی کردووە. ئیتر کاتێکە لە شەبەکانەمەوەی ماگامە لێ نەماوە من لە دەوری 8 لە شەبەکان نەمابوو پەیوەندیم پێوە کرد بۆم حاصل نەبوو بەس ئەڵێن سەعات دەوری 10 بەدواوە بوو ئێمە بێئەگەین. من ئەو نەخۆشیە لە 8 4 21 هەستی بە دیاردەیەکی وەکو کۆرۆنا کرد سەردەمی کۆرۆنا بوو. بردمانە خەستخانەی شۆڕش وتیان کۆرۆنایە پۆزەتیڤ دەرچووەوەی کە تەشخیزی کوێنی پێکرێ کۆرۆنای پێکرێ کاری وقایەمان گرتە بەر تا هەفتێ دوای هەفتەکە چاک نەبوو بردم بۆ خەستخانەی شار لە خەستخانەی شار سیتێکیان بۆ کرد سیتێکە بە سادە باش دەرنەچوو دوایی کردیان بە کۆنتراکش یاردەی هینێکە دەرمانەکرێتە دەماڕۆمانە تەلوی نەکرێت وتیان گرێ هەیە لە ناوسکیا لە سی و لە جگەر و پشتی ڕێخۆڵێ چاوەڕوانمان کرد تا 3 ڕۆژ ئەم 3 ڕۆژە پێنجشەمەکەی نامەنە ماڵەوە بردمانۆ شەمە دکتۆر نەها یەکشەمە دەوری سەعات 12 لە پاڵیا بوو چاوەڕێم دکتۆر بێ جەڵدێ لێیە کە جەڵدە لێیە داوای ئێمارایان لێکردین خستمان ناو جیازی ئێمارای ئیشی نەکرد تا بە ئینسان یاسایی نەبێ ناتوانێت لە جیازیە دوایی کەوتینە درەنگێکی شەوێکی درەنگ ستافی ئیشعە نەما بوو چون لە سمارت بۆمان کرد هێنایانەوە پەڵەی خوێن لەسەریا دەرکەوت بوو ناویان ناگرێ 4 جەسە کیمیایان لە ماوەی 3 مانگە لێیە دوایی ئەوەی سەری هەر بچووک نەبوو بووە پەڵەیە خوێن بوو مزافاتی جەڵدەکە ناویان نابووگرێ کە تێستێکیان بۆ کرد دوایی کیمیایەکە هەر بچووک نەبوو بوو دکتۆرێک لە خەستخانەی هیوە وتی تۆ ئەبێ سەریم بۆ بکەیتەوە من بایۆپسی لێ وەرگرم نمونەی لێ وەرگرم لەو ڕێگەوە جۆری کیمیایەکەی گۆڕم و تەشخیصی لەو ڕێگەوەکەم پێم دکتۆر ئەو دکتۆری مێشکو دەما 6 دکتۆر چوم لە 6ەکە دوانیان وتێنیکەین 4یان وتی نایکەین بڕیارمان نەیکەین کە بڕیارمان نەیکەین
دوایی داوای لێ کردین ئەندامێکی دامێنی جیاز تەناسولی دەرکەین وتی ئەمە ولادیە و لێرە چوە بۆ سەری کە من تەشخیصی ئەمەم کرد تەبەن بە سۆنەرێ کە تەشخیصی ئەمەم کرد ئەلاسا لە ڕاستی گرێکتە کە تەشخیصی ئەمەم کرد ئەمە ولادیە لێەوە چوە سەری ئەوەی سەریشی هەمان شتی پێویستە هەمان شتە کیمیایی بۆ بەکارین تەبانە کرا بە سۆنەرێنی کا بە پیتسکانێ بیکا پیتسکان لە هەولێرە بۆ کاتی سەر ئەنوەشەقەتی هاتی ئەکرا بە پیتسکانێ پێمان بڵێ ئەندامی زاوزەی یەکێ لە باتۆکانی خانی شەرپەنجەتیانی هەر نەبوو دوایی برد مێران پاژێش 5 تیشک و 4 کیمیایی لە ماوەی 3 مانگە لە ئێران دەرکە و پەڵەی خوێن بوو مزعفای جەڵدەکە ئەمان لێرە ناویان نا کیمیایی لە مەرحەلە 4یان و 4 مانگی ترەژی من 6 ساعت دەوری 11 گەشتمەوە ئێرە لە دەری شار بووم ئەو کاتێک چوومەرم گرتەوە ئینسانێکی ئاسایی بوو لە ماوەی 2 ساڵە منا کوێرانم کرد بۆ نەمانی و پەڵەخوێنیش نەما ئینسانێکی ئاسایی بوو کاسپیەکەریشی خۆیە کرد لەم کاتیشا 5-6 ڕۆژ بوو هەفتەیەک بوو نوێنەری کۆمپانیایەک بوو بۆ تەوزیعی مواد 5-6 ساڵە شاخەوانە بەس لە مەرحەلەی نەخۆشیەکە کە ئەلاسا ناونێرا بوو شێرپەنجە لەو مەرحەلانە ئەچوو جەڵدە لێیا و بە جەڵدە لێریاوی 4 جەسە کیمیایی قورسیان لێیە لە ئاستی مەرحەلە 4 5 جەسە تیشکیان لێیە بە شێوەیەکی چر دوای جوانە سەردانی پرسەی دووەمی یەکێک لە 4 قوربانیەکە دەکەم ئەویش ڕێکان بێستون تەمەن 28 ساڵە باوکی دەڵێت تا ئێستا بە کچە بچووکەکەی کوڕەکەمان نەوتووە باوکت کۆچی دوایی کردووە داغ دوێنێ شەی جمعە کردە سعات 8 خەدمشنەکە تااقەدەم یا ڕۆمەوە چون نوێژەکەمەکەم و ئەخەوم ئەوی لە بێش من ڕۆشتەوە قادەکەمان کردەوە و دانیشت و من دەشم کرد و دی باوکم داگی ئەڕۆم بۆ پلان شوێن من نەمزان لە ئەو شوێنەیە دی باگەی نەمدیەوە هەتا بەیانی تا سعات 8 بەیانی 8 شەو بلاغم تەلەفۆنی بۆ کردم وتی کاکە ئەرکان و ڕێکانی شوێ ئاکەم وتم ئاکان ئاگادارە نیم پێ سعات 8 شەو ئەو خەبەرا بە مندا و داخنکراوە هاودێنن بۆ خەستخانە دێمەش باوەڕداوان چون بڕقوڵکم بوو لە گریان شەڵام ماوە وتی وەڵامی تەمێتەکەی هاتەوە 4 نەفەر خۆمە نەگیرا زا کچەکەی هێشتا نەیزانیوە کە باوکی مردووە من لە دوێنێ دایسان بەخە بڕۆ ناگەم سەعاتی خەوت پێێتم کە بەنەم داعزیەوە سا کوڕۆژەوە نەخۆشەویستمە فەیسبووکی بۆ کڕیوم کادەکەشم بۆ تێگا لە دوای کوڕێ کەسم نێ لە ماڵە ئەو دوانانەیە لە دەوا من دە ڕۆژکار ڕۆنەوە بەعن من نایم سا کوڕە کە دوێنێ سەعات 8 ئێوارە خەبەریان دانێ ئەمە چون جنازەکەمان هاودۆ سەعات سەنێت 12 شەو ناشتمان 12 شەو ناشتمان بەخوا تا سەعات 4 نەخەوتووی هەر باوکڕۆت بەس ئەو کوڕەم زۆر ڕێک و پێک بوو هەزار جار بە قوربانم بە ساقەش هێ بم ئێجا بێقسەی و دایکەی نەکردووە بێقسەی من نەکردووە ڕۆژ چون بۆ قەلەوەسی وتم ڕێکان گیان ئەێ بایم بچین بۆ قەلەوەسی بۆ ئەو تاقمەم دی باشە باوە گیان کەجێ ناتەوە قەڵا بێم ڕۆبایم بچین بۆ قۆزی بە تۆ تاکەم ناتەوە بەخوا قسەکەم تۆ خۆش 6 کوڕم بەیە ئەو کوڕام یەکشی بوو ئەوش ئەو نابێ ئەمە ڕۆخسووکە ئێستا بڕۆ ناکەم کە باوکی مردووە بڕۆ ناکە باوکی مردووە زام هەر داوانەچم بە لای ئەەکەم باوشم ماچەکەم ئەگرین بەسەریا پێکەی باوە بە دەو کوڕۆم زۆر شیرین بەلامەوە کاتی کەشوهەواکە زۆر جێگیر نەبوو کە ئەو ڕووداوە نازانم ئەەکەم لەوە نییە درۆ تااقەتی درۆ نییە کاکەم بەخشان بە ڕەحمە بێ یا قسە پێوەتوم هەتا مای درۆ نەکەی بۆ درۆژ
هیچی دابستن ئیلا خوار ڕاستی وتووە خوار ڕاستی وتووە خۆی ساڵێت هەتام پێیدی ئەم خەناڵیەوەکەم و دەستی خواکەم. سپاس بەخوای گەورە کوڕێکی بێکێشە بوو کوڕێکی بێەوەی بوو ڕوو لەخوا بوو سپاس بەخوای گەورە کاسبی ماڵی خۆی بووتر ئەم تقریبەن ماوەی دوو مانگێکە ئەم خولی شاخەوانێت چوو بۆ مێشکیە جا ئازاری لە قاچیا بۆتی لەوەتی ئەم شاخەوانیەکەم ئازاری قاچم نەماوە ئێوە دێ سپاس بەخوای گەورە ئەتر قەدەری خواوا بۆ دوێنێ ڕۆشتن بەم حادسە تووشی ئەم حادسە ببن ئەتر ئێمەش هیچ دەسەڵاتێکمانە لە قەدەری خوای گەورە چی بێ هەرەوەیە ئەتر عەجەلکە هاو گەڕانەوەی نییە خۆی خێزانار بوو ماوەی دو ساڵێکە لە خێزانی جیابەتەوە بەس کچێکی ئەوە 5 ساڵانی هەیە ئەتر ئەسەفێکیشی زۆریشی هەیە بەس دەسەڵاتێکشمان نییە لە قەدەری خوای گەورە هەرچێک بێ هەرەوەیە ئەتر داواکارم لە خوای گەورە لە مردوی ئەمە لەم سێ نەفرەش خۆش بێ ئیشەڵا ڕوحیان شاد بێ لارێن پەیوەندیەکان هیچ هەمانگەکە چی بووە هەم بەبوونی ئەوانەوە هاتوۆ یاخۆ کەس نیەزانی ئێستا من ئاگادار نەبی تا ئەو کاتی جەنازەکانی نەنایەوە کەسیش معلوماتێکی نەیە بڵێ وەڵا ناوەکانیشان لابوو بەس بۆ بۆنەی کەسوکاری قوربانیەکان کەسیان نەتوانی ناوی ئەم قوربانیە بدرکێنێ تا ئەو کاتی جەنازەکان سەرخۆشی خۆشم ئاراستێ و سێ خانەوادەی ترەکەم خالیان خۆش بێ ئینشاءڵڵا تامان کە قەدەری خۆی گەورەیە ئیتر خۆی گەورەوەنێ ببێمە بەخشی و لێ سەردینە بردێتێ بۆ خۆی ئازان کاگڕەکان هەموو جمعەیەک چۆ بۆ شاخەوانی بۆ چەند ساڵێکە هەموو جمعەیەکیش بێ پرسی خۆم نەبێ نەچووە پرسی کردو ئەنجا ڕۆیوە ئەم جمعە ئیتر لا ئیرادی پرسیشی نەکرد بە من ڕۆشتووە لێرەش نەبووم کە تەلەفۆنم بۆ هاوتیان حاڵەتێکی وایە هەڵبەت قەدەری خوا بوو هیچی تر من شەو بەدا شۆنم بۆ کرد تەنها ئەوەی ئەڵێ ئەو دۆڵە ڕێڕێوێکیان بۆ دروست کردوون بە ئاسن و بۆ شتانە کانێکی تایە و لەسەر لەو کاتەیە بارانێکی زۆر باریەوە بەرد و شت ڕووخاوە بەسەریانە یەکێ لەوانە لە شاخاوانەکان قاچی هەڵپلاوە کەوتووە قاچی ئەوانێکی گرتووە و ئیتر چوار بەیەکەوە وەفاتیان کردو. داستان محەممەدی 28 ساڵ و حاجی ڕەحیم معروفی تەمەن 53 ساڵ دوو قوربانیەکەی دیکە بوون کە لە ڕووداوەکەی سێ ئەم مانگەی قەرەداغ بوونە قوربانی. ئەمڕۆ بەرواری 23 دوی 2024 لە ڕێکخراوی شاخەوانی سەگرمە گەشتێکمان ئەنجامدا بۆ لووتکەی شاخی کوڕەکاژاو. هەڵبەت لێرەوە حەزەکەم پەیامێک بۆ هەموو شاخەوانان بنێرم ئەویش بریتە لەو پەیامەم ئەوەیە شاخەوان بریتی نییە لەوەی بگا بە لووتکە. پێویستە شاخەوان لە ڕێگەی گەیشتن بە لووتکەیە خۆی دروستکە. دروستبوونی شاخەوان بەوە نییە بگا بە تابلۆیەک یاخود بگا بە لووتکەی شاخ. دروستبوونی شاخەوان بەو جۆرەیە کە گەیشتە لووتکە بە دروستی بگاتەوە خوارەوە بە دروستی بچێتەوە خوارەوە. هیوادارم هەمووان لەلایەن خۆمانەوە هەستی بە پرسیارەتی وامان لێ بکا کە ئەو کارانە ئەو ئیشانەی کە جێی خۆیەتی جێی خۆی بگرێت. هیوادارم هەمووان پێکەوە تەنها جلوبەرگ و تەنها گەیشتن بە تابلۆ نەبێتە هۆی ئەوەی کە خۆمان بە پاڵەوان بزانین. شاخەوانی پاڵەوان خۆی وشەی شاخەوانی خۆی لە خۆیان پاڵەوانێتیە.
پێویست ناکا بڵێ من پاڵەوانم چونکە خۆی وشەکە پاڵەوانێتیە پێویستە تۆ لە ڕێگەی ئەو پاڵەوانێتیە بزانی چۆن هەنگاوەکانت دەنەی و چۆن دەچیت بەرە و لووتکە و چۆنیش دەگەڕیتەوە لە لووتکە لە بەردەم پرسەی کاکەڕێکانەوە کۆتایی بە بەرنامە تایبەتەکەی ئەم جارەمان دێنین هیوادارین هیچ کاتێکی دیکە بەرنامەی تایبەت لە سەرڕووداوی هاوشێوە و تەنانەت کەمی خزمەتگوزاریەکانیش نەکەین و تەنیا بەرنامەکانمان بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تەواوی چین و توێژەکان و هاوڵاتیان بێت تا بەرنامەیەکی دیکە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێرین کەس سپاتە زایە ناکات.